تێڕامان و بیرکردنەوە لە نێوان ڕۆح و لاشەدا بە بەراورد بە نووستن و مردن. ئایا دەزانیت ڕۆح لە ناو ئەم ئامێرەدا جێگیر کراوە؟ ئایا زانیوتە ئەم هەموو دەستگایە ڕۆحیان بەستۆتەوە و مەجاری ڕۆیشتنی نادەن؟ ڕۆح لە کاتی نووستنی ئەم دەستگایانەدا هەندێک جار دەڕوات و دەگەڕێتەوە، بەڵام بە تەواوەتی نا، چونکە نووستن برای مردنە. مردن واتە نەقڵبوون لە جیهانێکەوە بۆ جیهانێکی تر، بەمانایەکی تر گواستنەوە لە جیهانی ژیانی دنیا بۆ جیهانی ژیانی بەرزەخ. بەشەوان لە کاتی نووسندا ڕۆح مەودایەک دەڕوات و دەگات بە جیهانی ڕاستەقینەی خۆی کە بەرزەخە و ئاشنا دەبێت بەو جیهانە و پاشان دەگەڕێتەوە. ئەمەش بەمانەی لێکدابڕانی تەواوەتی ڕۆح و جەستە نایێت، بەڵکو پەیوەندیەکە هەردەمێنێت تا ئەو کاتەی بڕیار دەدرێت کە تۆ گەشتەکەت کۆتایی پێبێت لە ژیانی دنیادا. بۆیە تەنها لەم ساتەدا ڕۆح و لاشە بە تەواوی لە یەکدا بڕێن. ئایا دەزانیت ئەم جەستەیە خێرایی و بڕیاردان و ڕۆیشتن و هاتنی ڕۆحی سنوودار کردووە؟ بەڵام کاتێک ڕۆح دەربازی دەبێت لەم ئامێرانە، ئەو کات ئازادی تەواو لە ڕۆیشتن و هاتن و خێرایی وەردەگرێت. ڕۆح هاوشێوەی جەستەیە، بەڵام بوونیەتەکەی و پێکاتەکەی نازانین، چونکە لە ئەمری خودای گەورەیە. ئەم جەستە کاتیە ئەو پەڕی بەگشتی 100 ساڵ ئیش بکات، دوای پەچی دەکەوێ و ڕۆح لێی دەرباز دەبێت. بەمەش ڕۆح دەکاتە ئەو پەڕی ئازادی خۆی، واتە ڕۆح لە ناو زیندانی جەستە ڕزگاری دەبێت کە 200 ملیار خانەی لاشەتدا جێگیر کراوە. لە تەماشای ئەم هەموو ئەندام و ئامێرانە بکەن کە چۆن لە ڕۆحی تۆ بەستراون، لەبەرەوە بزانە چۆن بەکاریان دەهێنیت. تۆ ئەم هەموو خەرجی و تێچووە تیاکراوە تا گەیشتوویت بەم ئاستا. تۆ ئەم هەموو ئامێرەت لێبەستراوە تا بتوانی قسە بکەیت، گوێ بگریت، ببینیت، بخۆیت و بخۆیتەوە، هەناسە بدەیت، هەست بکەیت، گەشە بکەیت، بنویت و ئیسراحەت بکەیت، بیر بکەیتەوە و بڕیار بدەیت و بتوانیت چەندەها کاری تر و ئیشی تر بکەیت. بەڵام کەسی بێدین ئەو بەشەی سەرەوە کە پێی دەوترێت مێشک معنەویەن لەگەڵی نییە، یان نازانێ ئیشی پێ بکات، بۆیە لێی زیادە، چونکە دەیەوێ بڵێ هەموو ئەمانە لە خۆیانەوە دروست بوون و پەروەردگارێک بوونی نیە لەم بەدیهێنانەیاندا. لە کاتێکدا ئەم ئامێرانە چەندەها تێچووی تیاکراوە لە دامەزراندنی هەر یەکێکیاندا. لە کۆتاییدا بزانە ڕۆح و جیهانەکەی، واتە جیهانی بەرزەخ، زۆر پێشکەوتون بەڕادەیەک کە جیهانی مادی ئەمڕۆ توانای درکردن بەو جیهانە گەورەیەی هەرگیز و هەرگیز نییە.